بازاری دۆلارەکەی شاری سلێمانیە بەهۆی ڕاگەیاندنی ئاگربەست لە نێوان ئەمریکا و ئیسرائیل لە بەرامبەر ئێراندا ڕاستەوخۆ بەهای دراوی عێراقی چەند هەزار دینارێک لە بەرامبەر 100 دۆلاری ئەمریکی زیاتی کرد. انشاءالله ئەمەی سەبارە بە دۆلار سوپاس بۆخوا دابەزینێکی باشی کردنزگەی 2000 دینار دابەزیوە بۆ پێشبینی زیاتری ژەکەم طبعا دوو فاکتەر و دوو ئامرازی سەرێکی یەکەمیان پەیوەستە بە بابەتی جیۆپۆلیتیک و بڵێن ئەم هینە ئاگربەسەی کە ڕاگەیەندراوە طبعا ڕاستەوخۆ ئەو جەنگە کاریگەری لەسەر دراوی هەموو ئەم ناوچەیە دروست کرد بۆ بەڕاستی ئەمە وای کرد کە جەمپێکی بە دیناری عێراقی کرد لە بەرامبەر دۆلارە بەرز بووە و یەکێکی تر لە هۆکارەکانیش سیستەمی ئەسکۆدایە طبعا سیستەمی ئەسکۆدا پرۆسەیەکی درێژخایەنە و کۆمەڵە لەمپەر و ئاڵنگاری دروست کرد بوو کە بەشێکی زۆر لە بازرگانەکان نانەتوانی دەستیان بە دۆلاری هەرزام کە بە تایبەتی بازرگانەکانی هەرێمی کوردستان خۆشبەختانە لە ڕابردووە تقریبا لە چەند ڕۆژ ڕابردووە حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی عێراق تقریبا یەکتێگەشتن گەشتە وەک بڵێ سیغەیەکی ڕێکەوتن بۆ ئەوی کە بازرگانەکانی هەرێمی کوردستانیش بێنە ناو ئەم سیستەمەوە چونکە لە ڕابردووە بە جۆرێک لە جۆرەکان ئابڵوقێک لەسەر هەرێم بوو ئەمەش وەکە بە جۆرێک لە جۆرەکان ئەو بازرگانانەش کە بێنەوە ناو ئەم سیستەمە و لە ڕێگای بانکی مرکزی کۆمەرشال بانکانەوە دۆلاری هەرزانیان دەست بکەوێت ئەو خواستە قورسە لەسەر بازار نامێنێ کە ئەو خواستە قورسە لەسەر بازار نەما ئۆتۆماتیکی یخۆی بازار چییە مەنی سەپڵای مەنی دیمان کە دیماند نەما خواست نەما هێواش هێواش بەهای دۆلار لە بەرامبەر دیناری عێراقیە دابەزێت. هاتمەوە ژێر پردەکەی شاری سلێمانی بۆ ئەوەی بزانم تا چەند دابەزینی بەهای دۆلار لە بەرامبەر دینار نرخی شتومەک و بەتایبەت خواردنی وشکەی دابەزاندووە. سەرکۆ سدیق ماوەی 22 ساڵە پیشەی دوکانداری و فرۆشتنی خواردنی وشکەیە لەژێر پردەکەی شاری سلێمانی و دەڵێ دابەزینی نرخ بەدی دەکرێت بەڵام بەرچاو نییە و تاوەکو ئاڵۆزی و مەترسیەکان نەڕەوێنەوە دۆخەکە بۆ پێش 28 شوبات ناگەڕێتەوە. لێکەوتەکانی وازوو ڕاستەوخۆ یاری نادا بەڵام ئیمڕۆ ئێمە مەقارڕەنە بە بازاڕەکەین پێرە کارتۆنێ زەید بە 50000 ئیمڕۆ بە 56000 فەردەیە برنجی 50 کیلۆی بە 47000 ئیمڕۆ بە 44000 ئەمە خۆی ئیشاڵا چاڕوانی ئەو لێکرێشەکان بە عام هەموو کوالێتەکانی تری ناوبازە ڕووی لە دابەزین ببێت. وڵی لە چاو جارانە فەرقی کردو گران بووە هەڕەوەڵا شت هەیە 1000 چۆتە سەری شتێت 500 چۆتە 2000 چۆتە سەری زۆر یەکجار وانە نەوەڵا دانەبەزیوە شەڕەکەش تەواوێشتا هەر دانەبەزیوە نەوەڵا جە خۆ شەڕەکە لە دوێنەوە ساڕۆڵە ئەی خۆی جارێ تا شدیێت و بە قوربان خوای گەورە چاکی کای ئیشەڵا. یەکێک لە گلەییەکانی هاوڵاتیان لەلایەنە پەیوەندیدارەکان و کاسبکاران ئەوەیە لە کاتی دروستبوونی مەترسی جەنگ یاخود دابەزینی بەهای دینار لە بەرامبەر دۆلار ڕاستەوخۆ نرخی کاڵا و شتومەک بەرز دەبێتەوە. بەڵام کاتێک دۆخەکە پێچەوانە ببێتەوە زۆر بەسستی نرخەکاندا دەبەزن و دۆخەکە بە زووی ئاسایی نابێتەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.